دوای ئەوەی لە هەفتەی ڕابردوو کچێکی تەمەن 14 ساڵ لە نەخۆشخانەی ئازادی شاری کەرکووک نەشتەرگەری ڕێخۆڵاکوێرەی بۆ دەکرێت دوای 3 ڕۆژ لە بێهۆشی گیان لەدەست دەدات. لەو بارەیەوە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا گەیلان قادر بەڕێوەبەری نەخۆشخانەی ئازادی شاری کەرکووک وتی پزیشکەکانی ئەوان هەموو ڕێکارەکانی پێش نەشتەرگەریان بۆ ئەو کچە ئەنجام داوە، بەڵام لە دواییدا دەرکەوتووە نەخۆشی دڵی لەگەڵ بوو و کەسوکارەکەشی بە نەخۆشخانەیان نەوتووە، هەر بۆیە بووەتە هۆی گیان لەدەستدانی هێلینی تەمەن 14 ساڵ. سەرەتا سەرخۆشی لە بنەماڵەی هێرێخانەکەین دیارە لە 20 حاڵەت زیاتر هەبووە ئەو ڕۆژە نەشتەگەری کراوە. حاڵەتی هێلێنخان ڕێخۆڵە کوێرە بووە، ئەی حاڵەتێکی تارە گەری عملیاتی بۆ بکرێ. ئێمەش لەو عمرە کە عمری مثلەن بڵێن 12 13 14 ساڵ بێ لە باوکو دایکی پرسیارەکەین کە هیچ نەخۆشیێکی درێژخایەنی نەبێ. ئێمە وەکو لە پزیشکی دادوەری وەکو فحوساتی ئەوەلی کە بە چاو دەیبینین خەلل هەیە لە دڵی فحوسات متقدم. لە ماوەی ڕابردوودا ڕووداوی هاوشێوەی گیان لەدەستدانی هێلین لە نەخۆشخانەکانی شاری کەرکووک ڕوویداوە کە سوکاری نەخۆشەکانیش پێیان وایە. لە نەخۆشخانەکانی شاری کەرکووک کەمتر خەمی هەیە. لە بەرامبەر وتەکانی بەڕێوەبەری نەخۆشخانەی ئازادی باوکی ئەو کچە بەشی نەشتەرگەری لەو نەخۆشخانەیە بە کەمتر خەم دەزانێت و سکاڵای تۆمار کردووە، چونکە دەڵێت دوایی نەشتەرگەری پێیان وتووە کچەکەتان نەخۆشی دڵی لەگەڵ بووە. بردم بۆ بەشی ئیشاع من وەسڵ و شتەکانم هەمووی لەلایە و کۆمەڵە دیکۆمنتم هەڵگردووە کەوا بەڵگەیە بەسەر ئەوە کە ئەم ڕووداوە ڕووداوێکی دەستکرد بوو. ئەگەر ئیتر لە هەڵی دکتۆرەکانە یان کەم و کوڕی داودەرمانە لە نێو خەستەخانەکەیە ئەوەی من باسیەکەم تەنها قەزیەکە ناکەمە قەزەی شەخسی هێلین کچی چێنەر نەخێر، ئەمە قەزەی مناڵی شارێکە. لە ساڵی ڕابردوو لە نەخۆشخانەکانی شاری کەرکووک 42,000 نەشتەرگەری جۆراوجۆر ئەنجام دراوە و ژمارەیەک لەو نەخۆشانە گیانیان لەدەستداوە. وەکو بەرپرسانی تەندروستیش دەڵێن ئەوان پێش نەشتەرگەری واژووی کەسوکاری ئەو نەخۆشانە وەردەگرن کە گرنگی ژیان نادەن بە نەخۆش لە کاتی بێهۆشکردندا. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک. دەستگای گشتی کاروباری مین لە هەرێمی کوردستان